باشە ئازیزانی من هەر لێرەوەم شەو هەنێ قساکەم لە دوایشە لە پەیج و لە شوێنەکانی کا بڵاو یەکەمەوە هیچ چارەیەکمان نییە بەڕاستی لەبەرەوەی کە خۆتان وەزعەکەی منەزان لە سۆشیال میدیا ئەوانەیە کە چۆنە بەخێر بن خۆشەویستان بەخێر بن سەر چاو بەخێر بن سەر و چاوم خەواڵەوە دوای لێبوردنەکەم ئەوەستەر و قەنەفەیە بۆ خۆمە گوت تەڕاح لێ خەوتە بووم تۆزێک ئیتر وتم بە هەنێ قسەتان بۆ بکەم بەخێر بن سەر چاوی من ئەرە وەڵا تەڕاح ئاسا عافێتی بێ کاگەرم گیان تۆ چاومانی بەڕاستی بەخێر بێنی ئەخوا سەر چاو جا دوو دقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە لە دواییشا کۆبڵێ قسە باسان بۆ کەم هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایەکتان بگەێنم ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەراوەڵە قوربانە من لە خزمەتانم ئازیزان من لە وەڵڵی ئەم هەڵبژار نوشتە هەیە ئەڵێم با کتێکا کە خەڵک وازنیانێ وتم بە ئەماوەیە بێدەنگ بم بزانم ئەو خەڵکە بۆ خۆی چیەکە چی ناکا بەڕاستی چونکە نامێت لە ئێوەی بشارمەوە خۆشەویستان بەڕاستی من خۆم زۆر ئومێدم بە هەڵبژاردن و کای سیاسی لە هەرێمی کوردستاندا نەماوە یاتە زۆر ڕەشبینم لە حەقیقەتە بەڵام ئەگەر ئەمە بۆ مێژوو ئەڵێم ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان ئەم جارە لوتی دەسەڵات نەشکێنن ئەوە بڕواتان هەبێ ئەو خەڵکە هەر قابلی ئەو کەرامەشکاندنەیە کە لە چەند ساڵەوە بەهۆیەوە زەلیل بوون لە ساڵی نەوەیەکەوە ئێستا کە پێش هەڵبژاردن بۆ حسابیان بۆ نەکردوون بەخوا دوای هەڵبژاردن حسابتان بۆ ناکەم دڵنیا بن دوای هەڵبژاردن ئەو پارتیەکێتیە هەتا 4 ساڵ نا ڕەنگە دوای خەنەوە 6 ساڵی تر تاڵا و ژەهرەکەن بە گەلوتانە بەبێ جیاوازی ئەوە قسەکانی منە و ئەوە من و ئەوەش مێژوو ئازیزان تر خۆتان ئازادن چێکەن بیکەن جا بەر لەوەی بڕۆمە ناو قسە و باسەکانەوە شتێکی خۆشان بۆ باسکە ئەمڕۆ چیا چڵکنینەوە شوام سەفا هەساوە هەواڵە بوو بەکر و دانای قیتار ئەوەی کە چەند ساڵە لێ قیتارە هێنم و ئالەم بابەتانە نادوێتێن بۆ مەکۆی سەرەکی بزوتەوەی گۆڕان لە کورساتە لێ وڵی نازانم لە شوێنێکە و ئەوەی کە من دەمێکە کورسان نبینەوە ئاگادەوە ڕاوە مەکۆی کە لەم ڕۆژانە کردیانەوە چون بۆ لای دانای ئەحمەدمەجید بۆ لای لیدەری بزوتەوەی گۆڕان ئیتر کۆمەڵی قسە باسییان کردووە ئەم دانایە واتە دانای قیتار و توێتی کاک دانای ئەحمەدمەجید ئەوە کوڕەکان ئاوا و با ئاوا بکەین و ئێمە با نەشینەوە هەڵبژاردنەوە و با هەمومان دەنگ بن بە لیستەکەی عەلی حەمە ساڵح ئەمە پەیامی چیاوانی پێ بووە دەنگ بە لیستەکەی عەلی حەمە ساڵح و نەک ئەوەی خۆمان و ئەم قسانە کراوە و ئیتر دانایش هەستا وەڵامی یاوەتەوە تە دانای ئەحمەدمەجید توێتی تۆ ئەو کوڕانە کوڕی کاک نەوشیروان و من وەکو دوو گەنج خۆشمەون و ئەوەم بابەتانە وەڵحاڵ ئیتر دانای قیتاری چونکە مەسینە هەڵگرە و لە گردە دزراوەکەوە نردویانە بۆ لای دانای ئەحمەدمەجید وەڵا هەر قساکات هەر ئێڵێتەوە و ماساوەکات و ئەلەم بابەتانە ئایتر ئەوەی ئەوکە وڵا دانای ئەحمەدمەجید هەڵەسێ بۆ خۆی ڕێک پەلاماری ئەیالەویە کەرامەتی ئەشکێنێ 4-5 مزرە شەق و 4-5 زلۆ بۆ کەس و کەلەی لێ ئەدا جایسەن دانای ئەحمەدمەجید تااقەتی ئەوەی نییە دانیشی خەریکی خۆ ئەوە بێ ئەوەی کە قسە بکات سەر ڕاستێکاتەوە وەڵا ڕێک دانای قیتاراتە بەر شەق هەردەویە باش نییە ئیتر لەژێر دەستی دەریهێنن ڕەوانەیەکەن بە سیارەکەی هەواڵە بوو بەکرد لە دوای ئەوە اینجا هەواڵە بوو بەکریش هینەی باتەوە ناویشە سیارەکانی دانای ئەحمەدمەجید ئەیبنەوە چونکە بۆ سیارەکەی هەواڵ ئەیندێنەوە یعنی ئەمڕۆ دانای قیتار لە مەکۆی سەرەکی بسووتەوەی گۆڕان وەکو نوێنەری کوڕەکانی نیشان سەفا چوو بۆ ئەوێ کۆمەڵە شەق و بۆ کەسی خوارد و وەڵا ڕەوانە کراوەتەوە بۆ هینەکەی خۆی ڕای خۆشەوە یەخوا ئەو دەسەوی خۆش بێ دانای ئەحمەدمەجید یەخوا ئەو دەسەوی خۆش بێ وا ئەو مزرە شەقانە هەڵاوە لە دانای قیتار کورە کاکە ئەم دانای قیتارە 4 ساڵ لەگەڵ ئێمە درۆکە هەر لە خۆڵی ئەوە قیتارەکە گەیشت ئەوە قیتارەکە هات ئەوە فڵانەکە ئاوە ئەم ساختە چییە بەس خەریکی دزیە بۆ کوڕەکەی نوێژە مەسەفا 100 ئیرۆ بدزێ 50 ئەدەبان و 50 جیرفانی خۆیەوە لەبەرەوە ئەمڕۆ تێر و پڕشەقی خوارد دەستی دانای ئەحمەدمەجید خۆش بێ هەر کەسێکیان لەو گردە دزراوە هاو بۆ لاوە قسەی بەز و نزمی کرد دیارە بە شەق و بیکرد دەرەوە بەڕاستی
أنا ولا شقي خوش بي ولا بلا تيرو بريتي الله دانا قتا ولا دانا قتا شقي شاقي خوات ولا بخو بيخو لنرو أنا والله هو هر حوالي بو ويسم بيت أمبلم كدانا قتال أمر شقي خوات ودسي دانا أحمد مجي اللي داري بزوتوي قرا خلاص قال لك كوني قطعتو أو دانا أحمد شون لي ياو جا دانا دسي أمانة بدسي يقول دسي مني بدانا أحمد بيجي بيني متوقع قال لك كلهم تعزق إنه شو صفايا وأخوها معلوم شاكيت يلا يا أخوة دسي خوش أنا والله باش ده عزيزان وقوت من رجبين بكاي سياسي لباشوري كردستان وبهر بجارنا كان ووسع كزو برو خرابي أروى من لبر مسائلي أو إنك بيجا كانم أويلي هات ونات وأنا مهم قصيب كم براسي بداخوة بلام شركان جورابل ناوشكيا لإيرانج أدريت لم روجانيا بداخوة براسي أو شران دقة بداخوة ساد بساد وشو بشو قلستلو جران تربل وهموتان شاورواني شري جورو أو شتان بكن بداخوة كوسعك برو باشي ناروا بلكو برو خراب الأروات أروى لبروا ليرو بهمو خلشي كردستان الله اگر ام جاره دنگتان دایو بو دسەڵاتی باشووری کوردستان کە لەنەوە یەکەوە حاکمە باش نییە ئەوە قەسەم بەخوا ئێوە بەس قابلی ئەوەن ئەوێکێتی و پارتیە ڕسواتان کرد باشە دانا هەر لە دانایی ئەوەڕەوەڵا دانای حمەتی دانای قیتاریەوە دانا دەس ئەرەوەڵا عەزیزان من هەرچەندە بیشمێ کە قسە و باس نەکەم بەڵام دیسان ئەو خەڵکە هەر پەنام پێهێنێ تەلەفۆنوشتم بۆکە ئەڵێ کاگەرم تکایە لەسەر ئەوە بڵێ ئاگادارمان کەرەوە ئەڵم کاکە دەخۆ من لە لیستم هەیە نە ئەوە بەڵام بەرحاڵ ئاوا ئاڵێن لێرەوە من پەیامێک ئێم بۆ هێزە ئەمنیەکان لە کوردستان ئەوانەی سەر بە پارتین سەر بە یەشێتی بۆیە پارتی وێشێتی و هێزە ئەمنیەکان دەبێ هەردوو لایەن بزانن بە تایبەتی هێزە ئەمنیەکان ئەوەی پارتی وێشێتی ئیشیان بە ئێوەیە ئێوە یەک ئیشتان بەڕاستی بەوان نییە حتى ئەوان موچەشتان نادەنێ ئەو موچەیەش کە وەری ئەگرن لە کیسەی دایکی ئەوان نییە بەڵکو موچەی بەغدایە یەت بۆ ئەوێ ئەوانەکو حواڵەتی تەنها و تەنها ئەیگەن بەدەستی ئێوە تاڵ کەواتە بە هیچ جۆرێک نابێ ئێوە کەرامەتی خۆتان بخەنە ژێر پێ و نابێت لە هیچ هەڕەشە و سیناریۆیەکی گاڵتەجارانە بترسن باشە عەزیزان تەلەفۆنێکم بۆ کرا لە سێسایەقەوە هێزیەکەی پێڵێن هێزی مارێنس ئەم هێزە عایدی بەغایە سەر بە بەغایە لەسەر حدودەکان لەوێ ئەواکەن و بڕیاریشە ڕۆژی دەنگدان لە سێسایەقدانکانی خۆیان بدەن یەکێتی هەساوە بۆ ترساندنیان لە ئێستاوە بانگیانەکە فۆرمیان پێ پڕەکاتەوە تا دەنگ بە یەکێتی بدەن بەڵام ئەوانە نابێ بزانن نابێ بترسن چونکە بەڕاستی ئەو هەمووی درۆ دەرەسێ اینجا بەرگری فریاکەوتن دەسەی پاسەوانەکانیان ڕۆژی چوارشەممە ڕۆژی پێنجشەممە ئەم ڕۆژ کە ڕۆژی شەممە بوو پۆل ئەیان بۆ مەڵبند لەوێژ ئەبێت نەبێت تەلەفۆنیان بۆ ئەکەن کە ئامادە بن تەلەفۆنەکەی چۆنە ئەوە تەلەفۆنەکە ئەڵێ کاک فڵانکە چۆنی ئەمە ناوی سیانیتە ئەمە ژمای تەلەفۆنەکەتە ئەمە کۆدی موچەکەتە ئەگەر نەیت ئێمە موچەت نادێنێ و ئالەم بابەتانە باش نییە ئەمانە ئەبن فۆرمی دەنگدانیان ئەدەنێ دوو کادری خۆیان لەگەڵ ئەنێرن ئەو شوێنە پێیان دەنگ بدە بە یەکێتی بەڵام ئازای دەنگ بە کامیس ئەدەیت باشە بەم جۆرە دەنگیان پێ ئەدەن و ئەیان ترسێنن تا ڕۆژی دەنگدانیش هەمان کار بکەن ئەگەر ئەوە نەکەن گوایە پێیان ئەزانێت و ئەمە ئاوا مەقیاسەکەن و ئەوەتەن بەڵام من لێرەوە پێیان ئەڵێم هەر هەموو ئەو قسانە هەمووی درۆیە و ئەسڵ ئەساسی نییە یەکێتی و پارتی وای دابنێن وا ئەکەن کە بۆ نمونە لە خێزانێکە باڵێ حەوت خێزان هەیە ئەم حەوتەیەشیشەن کادری پارتیە یا کادری یەکێتی ئەمانە ئەچن ئەڵێن ئێوە هەر حەوت خێزانەکەتان ئەبێت دەنگ بن بەیەکی دەنگ بن بە پارتی باش نییە ئەگەر یەک کەستان دەنگ نەدات ئەوە ئێمە پێزانین ئەم قسەیان ڕاستە ئەگەر لەو خێزانە کەسێکیان دەنگ نەدا پێ ئەزانن بەڵام هەر حەوتەکەی دەنگ بە هەر لایەنێک بدەن کەس پێیان نازانێ بەڕاستی لەبەر ئەوە لێرەوە مندا ئەم قسەی من نییە قسەی کۆمیسیۆنە و کۆمیسیۆن هەڵبژاردنەکانە و شتێک نییە کە لە خۆمە دامتاشی بێ و دڵنیاتانەکەم هێزە ئەمنیەکان ئەو شتانێک کە ئێستا پێتانەکەن هیچ قیمەتی نییە هیچ ئەرزشی نییە لەوە دڵنیا بن فۆرمە چییە پڕیەکەنەوە و هەرێکێتی لێبن کە چوونە سەر سنووقی دەنگدانیان پارتی دەنگ بە کام لیست ئەدەن خۆتان ئازادن بەڕاستی کەسیش پێتان نازانێت لەم لی وەربگرن لەبەرەوە مەترسن گوێژ مەدەن لە چێ ترسن ئێوە کات موچەیە ئینی باغایە بەڕاستی
ئەگەر ئێوە زۆریش کەدەتەوێت موچە ئێوە ببڕێ نەتانیکەن بۆ جا پاشان موچە کوا دەربێ ئێوە نەک بەتینە سێ مانگ جارە موچێکتان هێنێ هەمووتان قەزاری پولە ڕعنای دراوسێن وهی ئەمراوی ئەولا کاتە لە شێتەسن بەڕێزن مەترسن بەڕاستی گەمە هەمووی درۆی و هەر هەمە سیناریوێ لە ئارام هەمی ببیستن خۆشەویستانی من بەهەرحاڵ ئەوە پەیامێک بوو بۆ ئەوی بزانن کە ئەو مۆزوعانە ئاوا نییە اینجا کۆمەڵە ڕای خۆم لەسەر شتەکان بڵێم عەزیزان هەموو میلەتانی دنیا لە گەشەکردن و داهێنان و پێشکەوتنی جۆرە و جۆران هەمووتان ڕاستی ئەزانن پێویست ناکا باسی ئەمریکا و ئەوروپا بکەین تەنیا با سەیرێکی دەوروبەری خۆمان بکەین لەو دراوە سێشتانە بزانین ئەوان چۆنن و ئێمە چۆنین باشە تورکیا خاوەنی پێشکەوتوترین جۆری درۆنە کەچی کوردەکەی ئێمەش ئەبن بە جاسوس و GPS نیشانەشکێنەکانی ئەوان سێ ئەم فەرقە ئەوان خاوەنی تەکنۆلۆژیاکەن خاوەنی درۆنەکەن کەچی کوردەبۆرەی ئێمە ئەچێت جاسوسی بۆ ئەماناکە ئێران کە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە پێدانی چەک بە رووسیا ماڵتان ئاوابێ بە رووسیا بۆ زەبەلاحیە باشە لە کدەیەکی لە ناکاوە 80 دانە موشک کە بە دەستی خۆی دروستی کردووە ئەیا لە تەل ئەبیب باشە ئەواکات ئێمە چی هیچ ڕژیمی ئێران لە 79 هاتووە هەتا 88 شەڕی لە شەڕاوە لەگەڵ عێراقا تۆش لە نەوەویەکەوە لە باشووری کوردستانە وەکو دوو حیزب حکومدارن بزانە کە جیاوازەکەی ئێمە لەگەڵ جیاوازەکانی ئەوانە عەرز و ئاسمان فەرقی هەیە فەرقینی باشە جا ئەوە محەممەد حاجیەکە بوو کۆنە ڕایشکای نۆشوا مستەفا بوو دوای ئەوەی پارتی فلیمێکی ڕووتی لێگرت باش نییە لە شوقەیەەکە کردیان بە جاسوس بەسەر نۆشوا مستەفاوە کە ڕایشی کرد بۆ ناو پارتی وتی بۆیە بوومەتە پارتی هەتا بەر بە هیلالی شیعی بگرم باشە تۆ بڵێ حەمەی حاجی داوێن پۆخەڵ باشە لە قومبەی ئاسنینی ئیسرائیل بەهێزتر بێ چونکە قومبەی بەرگری ئاسنی ئیسرائیل نەیتوانی ڕێ لە موشکی بالیسی ئێران بگرێت باشە عەزیزانی ئارام ئەحمەد وازەوانش بێنە بە سێری ئەفغانستانکەن ئەفغانستان بەو هەموو هەژاری و نەداریەوە بەو هەموو قوربەسەریەوە کۆمەڵێک چەکدار کە خاولیەک بەسەر شانێکیوێتی باشە شانەکەی تریان تارکە سینیەکی کلاشکۆفی پێ کەچی لە تیمێرەکانی تۆرابۆرا رووسیان تێپەڕاند ماڵاوە بێ رووسیان دەرپەڕاند کردیانەوە بە رووسیا باشە هەروەها ئەو ئەمریکا زەبەلاحە دوای سەرفکردنی $1 تریلیۆن دوجار ئەوانش لە ترسی ئەوان هەڵاتن بەس فرای ئەوە کەوتن لە مەتار خوان بە باڵی تارە هەڵبواستن و بڕۆن چیشیان هەبوو لێ هەمیان بەجێهێشت ئێمە چی وەکو کوردە باشووری کوردستانە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێمە 2024 هاتوین کۆمەڵێک گەجەل و گوجەل و دەرون نەخۆش باشە بە ناوی کوردایەتیەوە کردومان بە کاندید هەتا ژیانی خۆیان ڕزگار بکەن من بێ ئێوە ئەڵێم عەزیزان لە ساڵی 91ەوە ئێوە دەنگەدەن بەم کاندید بۆ کاندید بەم لەو بۆلە زەحمەتێکە چی ئیسفادەتان کردووە زەحمەت خۆتان بکەن دەشن هەرچەندە ئەمجارە خۆم لەگەڵ ئەوان دەنگ بدەن بەڕاستی بابزیان کە چی بێ یاریەکە باشە عەزیزانی ئارام ئەحمەد ئێمە هێشتا لە قۆناغی شەڕەپەڕۆی ساڵەی 90ەکانن یعنی یەک زەڕە جیاوازیمان نەکردووە باشە هێشتا بە دەهۆڵ و شەڕەجنێوی سیناریستەکانی پادێکەتی جەزم بین باشە جەزم ئەبن من نابم بەڕاستی بەڵام خەڵک ئەبێت حەقیقەتە باشە ئەو خەڵکی ئێمە ئەمەندە داما و گەمژە و نەزانە لە حەقیقەتە باشە هەر کەسێ بۆیە قیڕێنێ ئای پارتی و بنەماڵی بازانی ئەمەن و یەکێتی نیشتیمانی ئەمەیە و پۆلکێتەکەمان و ئەوە لە بابەتەن یەکسەر لە خۆیەکەتە هەلەکە سەمای تۆ خەچەڵاتی ناکێشی تۆ داناوەشی کاکە باشە بەداخەوە ئەو دوو حیزبە بە تایبەتی پارتی بێشێتی کانگای بەد ئەخلاقی و فەسادی بوون لە سای 91ەوە بەڵڵا ڤایرۆسن لە جەستە و لە خانە بەخانەی جەستەی ئەم نیشتیمانەیە باشە لە ڕێکەوتنامەی استراتیژی کە مامجلال و مەسعود بارزانی کردویانە بڕیاریان داوە لە جیاتی شەڕی براکوژی شەڕی لێتکوژی بکەن ئێوە تۆ بەدەستی ئەوان و کوژەوە کاکە بەڕاستی بکوژەوە بۆیە لە یەکەم قسەکە نەوتم ئەگەر ئەم جارە یەکێتی پارتی هەڵبژێرنەوە وەڵڵای دەستێکی پارتی خۆش بێ وەڵڵا ئێوە بەس بۆ ئەوە باشێکی پارتی شەقمەتی هەڵبات کورد و کرمانجی بە پێدان بڵێم حال بۆ ئەوە باش یەکێتی پارتی شەق بەرانتان کە چکە شایانی ئەوە لە حەقەتە یعنی پاشەڵی خۆتان حەزیان لە شەقێکی پارتی دەستی ئەوانش خۆشێ دەست خۆی باسی بەڕاستی ئەگەر یەکێتی پارتی سەرکەون ئەم جارە ئێوە دەنگتان نایەنەوە من لە دوای هەڵبژاردنەکە پیرۆزبایەکی یەکێتی پارتیەکەم ئەو میلەتە بەس قابیلی ئەوەیە اینجا تیان هەڵڵن نانیان مێنێ موچەیان مێنێ هیچ شتێکیان مێنێ باشە قابیلیان لێ لە حەقەتە با بوەسین تاوەکو بیسمان بزانین چۆن ئەویش ئەگەر هەڵبژاردنەکە بکرێ بەخوا ئێسێ هەر لە غەرغەرایە هەڵبژاردنش خۆشەویستان ئەویش ئەگەر بکرێ خۆ جارێک کەس ناتوانێت وڵات بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەم دوو حیزبە هەموو خراپیەکانی شەیتانی لێ نەکردوێتەوە ئەوان بە زیاتەوە دژی ئەم میلەتە کردویانە بیریان لێکردوێتەوە کەچی خەڵکانێکن هەڵمەتی خۆڕسواکردنیان خۆیان دەرگا بە دەرگا بۆ ئەو دوو حیزبەکەن وڵای عیبە بەشەرەف باش وڵا عیب ئەوەیە
ئەگە سەریشی کەن خۆشەویستان چونکە ئەم دوو حیزب بەخوان بەتاڵن دەگەڕێن بە دوای هەموو ئەوانەیە کە خەڵتەی هەرە چروک و پوچی بەجێماوی کۆمەلگان کاندیدیان کردوون چونکە سەرانی حیزب خۆیان داماوە نەزانن باش نییە ئەشن ئاوا بەشن ئەو خەڵکە نەزان و چروک و لاکە و تۆ ڕسوایە ئەگەڕن ئەیانهێن باش نییە ڕەحمەت لە گۆڕی پێشینان کەوتویانە تێری گول عاشقی داری ژەق نەبووتە هەر بەڕاستی جوایە بۆیە خۆشەویستانی من لە ڕوانگەی ئەم ئارام مەحمەوەوە هەر کەسێ مافی خۆیەتی دەنگ بدا و دەنگ بە چی ئەدا بیدا بەڵام یەک ڕاستی هەیە بیزان تۆ دەنگ بدێ هەر لیست و هەر کەس و هەر لایەنێ شخصیت و کەسایەتی تۆ لەو لیست و کەسایەتیا خۆی بینێتەوە جابیر بکەرەوە بزانە چ کاندیدێ گزارشتە لە کەسایەتی تۆ بەڕاستی دەنگێ بە حیزبێکی دز و گەندەڵدا تۆ دز و گەندەڵی دەنگێ بە کاندیدێکی دز و گەندەڵ و ساختە چیە تۆ دز و گەندەڵ و ساختە چیت دەنگێ بە کاندیدێکی درۆزنە تۆ درۆزنیت بۆیە دەنگ بەوا دێ بەڕاستی ئەوە ڕاستیەکەیت بۆیە پارتی وێچێتی لیستەکانی کردووە بە تەندەر خۆشەویستانی ئارام محەممەد لە حەد دەڤەر و ناوچەیەکە بە جۆرەی عەشێتگەری کاندیدیان داناوە ئەوانە لە 2024 خۆشەویستانی هێشتا عەقڵیەتی کۆنەپەرستی و خێڵەکیان تێنەپەڕاندووە باشە کاکە بەڕاستی شەرمە واللهی مردنە بە ئیلاهی دارزانە دواترۆبک و دواچۆری ئەخلاق و کەسایەتیە ئەگەر دەنگ بدێتە کوڕەجاشێک واللهی ئەو پارتیە زەنانی کاندید کردووە قەسەم بەخوا ڕێک کوڕەجاشە باش نییە باوکیان جاش بووە پێشنەوە کوشتێتی ئێستا کاندیداڵێ دەنگم بدەنێ من باوکم شەیدە باوکو جاش بوو برێ من باوکو جاش بوو جاش کاکە خۆ پێشمە گۆشم نەبووە جاش بووە کا کوشتیانە دەستیەوە خۆش بێ کوشتی باشە یان زەلام ئەناسم کە مەکتەبی سیاسیەکێتیە خەڵکی کاندید کردووە ماڵ بە ماڵ بۆی ئەگەڕێ بەڕێکەوتنی ئەوەی کە موچەکەی وەرگن نیوە بەنیوە تۆ خۆ موچێت چی بۆچیتەوە کاکە تۆ نیوە بەنیوە بێت ها باشە یا هەیشیانە کەسیان داناوە تابیکەنە واجهەیەکە لە ئێساوە بۆسی کرد سپیکردنەوەی پارە لە پارتی لێشیتی باش نییە پارتی کاندید هەیە باوکی ئامر لیوایە خاوەنی ئەو باوکی کە ئامر لیوایە خاوەنی دەیان بن دیوارە باشە ئەم جارە نۆرەی کوڕەکەیەتی بکات سەردانی سەرشانی ئەو خەڵکە ڕەشوت و قوڵبەسەر و دامەوە باشە تاکەی ئەم خەڵکە ئاغابی ئێوە هەر نۆکرد بن خەڵکینە وەڵا عیبە بەڕاستی بابە دەنگیان پێ مەدەن لوتیان بشکێن بەڕاستی اینجا ڕخنەیەک لەو مناڵانەی کە کوڕە شەهیدن و خۆیان کاندید کردووە باشە من لێرەوە ڕۆحی باوکتان شاد بێ هیوادارم کە سەبووری دایکیشتان هەبێ بەڵام کاکی گیان ئەم مەکر و نازە یا دادەجی ئەم مەکر و نازە چی بنەوەی شەهیدەکانی باوکتانەوە دەیکەن بەسەر ئەم عالەمەیە کاک یعنی هەر ئێوە کوڕە شەهیدن هەر ئێوە کشە شەهیدن ئەی ئەوانن کە کوڕە شەهید و کشە شەهیدن و هێشتا لە خراپترین دۆخی سیاسی سەختی ژیاندان هیانە بە سێ مانگ جارێ موچێکی وەرناگرێ هەندێکیان هێن لە ئاوی ئیجیا خنکان کۆمەڵێکی خێزان هەمووی لە ئەوروپا بۆ خۆی دانیشتوانی کرێکاریە باشە یا ئێشتا دانە مەزراون کاکەجێ چی بۆچی ئەبێ خەڵک بێ دەنگ بێ ئێوە بدا لە بەرەوەی کوڕە شەهیدی یا کشە شەهیدی چییە یعنی کاکە ئەم پاساپۆرتە چییە کاکە ڕەنگە باوکی پیاوێکی محتەرەم بێ بەڵام تۆ دەست بیت تۆ دەست پیس بیت خۆشت نییە باوکە شەهید بۆ پیاوی چاک بە تۆ کەسێکی پاکبی کاکەجێ شتیوانیە ئێمە کوڕە شەهیدمان ئێمە من خۆم چەند جار باسم کردووە کاتی خۆی ئەمە کۆنەها کابرا باوکی شەهید بووە مناڵێکی ژنێکی بردبوو بۆیکە لە کابینەکانی دووکان بۆ سێکس مناڵەکەی کوڕێکی لەگەڵ و تەمەنی هەروە 7 ساڵ و 8 ساڵ شەو سەرخۆش و ویسوی لەگەڵ ئەو مناڵیشا سێکس کرد ژنەکە بە پەلە مناڵەکەی فراندبوو ڕای کردبوو لە کابینەکە ئەو کاتی خۆی من ئەوم باس کرد ئەمە خۆ کوڕە شەهیدی شەکاک شەد نییە ئەوەی کوڕە شەهید بێ محتەرەم و شەریف بێ چەندین کوڕە شەهید هەیە هەر هەمووی دز و درۆزن و ساختە چیە هەمووی فەسادە بەڕاستی غەرقە لە بێئەخلاقیە خۆ ئەمە ناخۆ ئێمە دانیشین بووە عاتفیانە پێیان کردبین کاکە ئەمە کوڕە شەهید لە کۆشەی کەیفی خۆیەتی کوڕە شەهید بێ محتەرەم و شەریف بێ بەڕاستی کە نامحتەرەم بوو کوڕی هەر کەسێ بێ مشیری خۆیەتی باشە ئەوە بۆیە هەر کەسێ شانازی بکە بە پشتگیری دال و پشتگیری نازانم خێڵ و عەشیرەت و شەهید و ئەو کەسە دەیەوێت بەتاڵی و پوشی خۆی بەو لەقەب و نانیشانە پڕکاتەوە هیچی تر نییە بەڕاستی تۆ ئەگەر ئەسا ئارام مەحەممەد باباکی شەهید یەکێتی بێ بمەوێ خۆم کاندیکە لێستەکە یەکێتیە باسی باوکم هەر ناکەم کەسایەتی خۆم گرنگە بەڕاستی باوکم کەسایەتی خۆی گرنگە مێژووی باوکم لەگەڵ مێژووی ئارام مەحەممەدا جیاوازە بەڕاستی ئەمە تێکەڵایی ناکرێ بەڵام ئێوە خۆتان هیچ نین بۆیە بەس باسی مێژووی باوکتانەکە أنا والله يوشيني إيش خمنه بويا سقراط 1900 بل إساوي تويتي مروف خو بناسا باشا عزيزان
هەندێک شتەیەکە من ئێستا بیری لێکەمەوە خۆ ئەگەر قسە نەکەم من دڵمە تەقی کاکە ئەو یەکێتیە چی نەکرد بە دکتۆر میران لە 8 تەمووزە ئەمری گرتنیان بۆ دەرکرد وەرەقەیان بڵاو کردەوە وتیان ئەمە دزە باشە خۆ بەڕاستیەکەشی هەروە بوو دز بوو باشە بەڵام دواتر بۆ ئەتەکردنی کەسایەتەکەی کاندیدیان کردو ێستا سەرۆکی لیست کاکە وەڵاوان نابێ هیچی بەڕاستی کاکە تو چۆشتی واکەی تو 2 ساڵ بەر لە ئێستا کابرات ئیمان دەرهێناوتر ئەمە دزە هاتە بە دادگا باشە بە دزیەکەی بەسەرا ساغ بۆتەوە ئێستا ئەهێنی بە سەرۆکی لیست ئەڵێ ئالا مەحمەد دەنگی پێ بدەن کاکە وەڵاشتی وا ناکەین بەخەوە وەڵی ناکرێت بەڕاستی بۆیە ئەمە دوومانەیە هەیە باشە یەکەم ئێمە حیزب ئەمە ڕوانگەیەکی پارتی ئێمە حیزب بڕیار ئەدەین کێ دزە و کێ پاکە هەر خۆشمان بڕیار ئەدەین کە دز پاکە و فریشتەیە باشە من لەگەڵ پارتیا بم دزیش بم پاکم دژی پارتی بم دزیش نەبم هەر دزە بم لەگەڵ یەکێتیا بم دزیش بم پاکم لەگەڵ دژایەتیم کرد ئەوە بم اینجا بیم کردەوە تەمان ئەم شەوە قسەم ناکرد خۆشەویستان بەڵام ئەو شتە زۆر عیبەیەکێتی چەند جاری کە باسم کردووە ئەو کوڕە هەیە توخوا ناوی چییە ئەم تاقانەکەی ئەنفال ناوی چیە حیفە ئێستا ئینەکەیم لا نییە لە بڵاو بۆ تۆ دەنگەکەی باش نییە تخوا بزانم ئەو دەنگەیم دەست ناکەوێتەوە خۆشەویستان بۆیان ناردم ئەگەر ئێستا دەستم کردێتەوە ئەو دەنگەتان بۆ دابنێم چێ بۆی ناردم حەزەکەم گوێ لێ بگرن چێ بوو ناردی بوومە هاوار ناوەکە نابم خەمە نەبێت بە قوربانە بم بە هیچ جۆرێ خەمە نەبێت ئامە بووە بزانم تەیموری ئەنفال تەیمور هەساوە وێنەیەشی گرتووە لەگەڵ چیە لەگەڵ لاهوری شەرجەنگیە قەیچێکە کاک خودنیان نەگۆڕەوە کەچی یەکێتی هەساوە لە ڕێگەی ئاسایشەوە تەلەفۆنیان بۆ کردووە وەڵا کاکوبا سیارەیەشی یاوە بە تۆ بۆ سیارە بێنیتەوە کورە کاکە عیبە براکە کاکە تۆ خەڵاتی کەسێکەکەی چۆنی پێ لێ وەرگریتەوە عیب شوورەی ڕسمی لەگەڵ لاهور گرتووە خۆ کاکە دنیا نەگۆڕەوە کاکە گریمان یەکێتیش نییە گریمان دشتانە بێ یا چاکەکەی لەگەڵا مەکە یا چۆن تۆچی تەلەفۆنی بۆکەی بێەوە ئەبێ ئەو هێنەمان بیتەوە زەحمە نەبێ ئەو سیارێ وەڵڵای لە دنیا بە قورئان شتی وانی ئەی هاوار کۆ سیارێکی خوێڕی چییە کاکە یا پیاوەتی مەکە یا چاکە مەکە دوایی بۆچی لێ وەرەگریتەوە کاکە جێ ئێمەی کە برای من ئەوە دەنگەکەی خۆشەویستن خوای دەقە با سەڵتە بۆ زیاکەم الو كاتي مرجان كاتو باش كاتي مرجان باش عشان قربان احوالك مناسب وافقك ممنون بيوباتي كاك مرجان برابرين قربان كاشي من هذا من افش سيباني يعني التلفون بوكر دي بوصل خلاص وصل جواب على وين عم كمل هذه قربان تمام كاك مرجان والله موكو دنيا سايش اجي بانكراس فدرا وساراني طريقه بلو كشتي راي كان برزكا طريقة بخوا شرمكم وظن لك يداري كشتي بعرف نبي شلون تسمية يلا في تواني بس تسمية أوانا في تواني وبعرف وزناب الدين وحام ولك أوان إيش أنا لما ما هو بينا أنتم قايمين بمشان سعران ولا بمشان كفايتي لا كاكا سعر سكا ومن جهات خلاص بيكش كشي كذوم أما يشدو سعره بمن دراوة أما بس لبروي كمن دنيا لقى الله شيخ زنجي رسمكم كتلو بلاو كتلو وقول لقى الله مو أول كاني كتب كتوما أنزانيش بيعني كان بدست ونيا داني بيفشل لسر من بكن سعره من يوم الزوا من تهوري أنفال منظم دمناسية بحساب سيما كوي من جلالم وبحساب براي طبات وباقلم كعمري هالدكان لميني ممشي وازا قاداشتو كاكا بوالي يشتغل جنجنا أجل حقو حسابات بكين لقل أوانا زور قردار باربن جناب الروبيان بڵێ هەست کاتێک ڕووفاتی دایک و خوشتم و کەسەکانتان هێنایەوە کە دزیتانە ئەو کاتە نەک لەکسس دوو لەکسس وەرگرنەوە ئەو کاتە لە جیاتیسی دەفتەرەکەی کە یاوتانە بە شنیار ئەنوەر وعد بێ ئەو سی دەفتەرە من خۆم سی دەفتەر وەڵا زۆرە 300,000 وەڵا پیاو بن مەرد بن بڕۆن ڕووفاتی کەسوکارمان
كأنفالتان كردوا وما بقرنوا أويك بأيما بيسبيرن بس تشاو خدمتي أنا سياري أنا غير شيء أنا غير بس تشاو بوشكم كمان جلال بوشتايبتكم كمان جلال ويبر يوم توا يا بص الله يشتي تسي بس راقتوا بلا بوم جرنو بس تشاو من ذكيانه يا بابا من خدمتي يا كم أوني أريد السرمن وكو أسايش كم يشدراوتو بإما وكل شيء رسمي كتلفون الوكو خدمتكم خدمتك يا سارة كيف يسمى أجل بريد السعر كان بجر تواني شكرتوني بجراني أول خدمتنا بين إما سعر كان تاني ولا كوي فينا تسمي داري قشتي فينا شو صار أنا يحزم خود زان وشيتر نساي نفس زكانا وارك سعر كان نشر نواره اشتغلتين بسعر كان لسيتر ولينا كذا أما بخود كده دسي خود شو رتي خوش بس شو مرتاح من يعني كيتو ما بس بخود من سيارة بدو بخود حدا كان هذا الاشتغال ولا بتشاوت والله كاكي جان وش مثلا زي كان لباس زي رات جرن من خدمتها كم وكو برا مختلف على هذا من زانم جناب أنتي بيس بيدراوا بيو دراوا بلام من أجر بريال بدم سيارة هذا ما بلام أجر بريال ندم خودي قباد وباقومات وان سيارة دم من أجر بريال بدم سيارة دم بلام من لقى أسايك تعامل بنكردوا من لقى كوجين موجين تعامل بنكردوا من لقى قبات راسه خودي كوي تعامل بنكردوا أو سيارات اللي منو فرموا باقوي تلفون كسيارة ورقية توا بلا تشكر بعد شاو كذا شو شايف شرايم دا أي شرايم دا تخوا برانا الروش زماني شي خراب كوتين أي هاوار كورينا والله جاجالة من صدفة والله باشا ومية كباب خانش مان هي لا كاك هندر باشا والله شاكيشي بخوراية بارمان لناس نكاك جاكل ببارب ويا بنمونا حد كان تلفوني كده أنا محمود أمر روسيا شو خذوا بارب بني أو زحمة نبيت يا شاكن بين الرواية باركي بين البيبي زحمة كاكا أما تركن أي هوار كل يشيتي كاكا بافل كاكا قبات عزيزة كاني أنا محمد بقربان شاوكم كاكا جيان شاكا برامبر بيش كسب مكان ككرتان عيبة إتستعريكي خويريا ميني ياك يا تاني بوشي تاوي ليك نوطاس أما النبرايا وأمياليا أما تشيا كاكا كابرا هي 50 صالة لقل إيوايا 3 صالة بويشتي ماندوه بي سعريشي خواري شيء وبو آواكا كاكا جين بارحة الله هدامنا وتنبا بيزان خوش يستان أرغب تنبا بيزان بداخل براسي بويا وكو لقصة كان يخوما وتم حزم إيوي بلي إيوي دندر بو تانية بسياب كان بو تزي دويني أو تزاني دويني أمرو بنفري راس كواتا توي دندر ميش قل مشكلة حزب دبيت دنجي بيبدي أو وات بي على براسي باشا سلام هي كدي كان دي كردو همو فلسفة شي بي باشا خوش يسن والله من نيجا كمو داين بيسني من نيجا كمو داين بيو تشي لاكي بس الخاصي وهيك يعني هر كسي لو كوملغاي ايميا نيجي كدو داين بيس نبو اما بيبقى عندنا برلمان كاكا جاخو اوكو ملغاي بر لو خلق كاكا من حزانان حزان كسبوه هن لو كوملغاي باشولا والله بلا نيجا كان روجو كاو داين شي بيسني كاكا اما قسي اما بو ولا كاكا فلان كدني بني وش وصل او ببرام زينه كدو جاي عند زينه كيش لازيه عزيزان تخشنا اما اخلاق كاكا لا باش كاكا زينه كي والله بياي شاغبو اي بابا تو دايريه كاين شنو كاي زينه كدو خما مثلا كوين يش لازي كاكا اما خصي قور بريمن اي لو ولا زينه كدو بياي شاكا بابا اخلاق بيو كاكا يعني شي انسان بس مش نابت زي كاكا اي اول كشر دني بني ولا زينه كدو بياي شاكا خواوا هالكسي خوي كانديد كات بو بارتي بو يكيتي برواتان هبي خوي لخويا فاحشة ما بعرف زين كنتو كلمة طيب شنو كان معقولة خوش ويسان بنماري بازاني أشياء ريكوت النامي 50 صالة قال تركيا أكو نوتا فروشية من برون دنجي بن بكانديدا كي يا من برون خوم كانديد كم للاي بارتي عيبو شوري كاكا ها
والله أزني أرى محمد بيموشي قيراني دارائي هجالي أو خلقه لما أنصارنا صدان هزار خزاني هالوشانوتو باشا صدان هزار جنوبياو وازن ليكتي هنا لبر مسألة نبوني وبيموشي وبدبختي وقرب سري باشا خزاني هالوشانوتو باشا بصدان هزار آفته بيوجن كوتوتو والله لهم ولا هجالي ولا قرب سري أو خلقه بوا باباش بيزانه شركة خوان أخانا أشين خلقي تشاولو أنا قناعتناك باش تكاني خوي لبرتوشي أوابد ببون باو دانا كسكمو وبو كاتين باش نية راستكيتي كاك شاسواري عبد الواحد خوشي سلوى قنرد عفو براي سلوى قنرد اخو خسر شاطر خوشي اللي بياو ناتشي براسي دا اللي بدنا براسي اللي بياو ياكل دار برواه بياكل كاكرا محمود شاسوار كي اللي بياو جي كاكرا لكن رسمه بو حدينيه بقول لك شيء كبير والله الناس كولو ولا بابا ثاني باشا شاسوار هما ازاين خوش ويسان كا تشي باري لا يتزا غوركاني كوري ناوي كيتي نك ام تازانا يتزا كونا كان باشا مالي 10000 باري 10000 خزين لسماني حبلوش كدو او شاسوار شاسو $1 مليون حكومتك كي باتي لا ناياتو بخارج كاش دايري ناكاتو زياده لصو بسوبيش انا سكالاي لسنتو ماكلا ولا دادغا سليماني يكسي بانيناكا شاسوار بالراي هل بدا مزراوش نيه حزبك يخوي سلوي خشيتي وحزبه باشا نسل كداتي نبن كداتي هيك يعني نيه تك اجا شاسوار بالراي بدا مزراوي هبوايه دبي حزبك يكو دا مزراوي اللي بكدايه باشا فرمون ايوا كمكتب سياسي وسكرتارياتي تانية تو تنها يكجر ريقه بدا باوتي بيش قصبك تو خوكس اخي كاك باشا لسه كعلي شويه وتبيش يعني سلوكي ناس عم ليست خوشاس تو سلوكي نزني كاك تو بشي اكيد باشني بويا شاسوار تو اگر خو سلوكي ليست كنيت مشي دا ساي بافل طلبانيه كي تو كاك ها اي سلوكي ليزنيه كشي هدوكتان ويني خوتان لهم شقه ما كان هالواسي كاكا بافل كاكا شاسوا فلان كاكا خويا وصل كل لزني كاكا رسموها هالواسني ايوا بيوم بلا كاكا سوي كي لسكي ايوا تشي ابي اواني ايش كان اخوان كان ابي اوان رسمي اخوان هالواسن شو كان انا هي كم كانديدن وصل كي لستكيشن بونمونا للسماعي له اللي دهو للخلب جد لا ما اشفي بنات كذا ايوا خريجي شو شي ابي كاكا ايوا اوي اگر ازیادی هبواه دبو خودم ببونه بسروشی لیست قیچه که پاو طالبانی خون بسروشی لیست شاسوار ابو بسروشی لیست ایت خلاص میخوام بلاو کردو همو او بسروشی لیست میکشی همون کل سانکو براس میخوتن که شو اشتیو ابي برایم نابي براسي او بيشوانه بهم ابو صلاح الدين بهادي صلاح الدين بهادي الزنبلكشي سياسات صلاح الدين جان بي سي بتشيها بجراءته لو تنو لك الدار كقسيش أكيد هول بتوزع قسكاني ما نادر بيت وازم خاطر قد نوشر مشورية بين يقتو إسلامي إيوا بروات عنها بيه جناح يقدم بين أو يقتو إسلامي شو كتو صلاح الدين بعدين كم ولا قصوا بس يخلي بير راي بالك هذا الخلي بير راي بالك أوكي قصوا بس تيجي تشاوكم تقول دوي إنه يقول غازي إسلامي وهنتاو كيس تشتغل دوكك إن جاب موسى علي بابير تعليقات من ذاك الزواكي خويا كان ذاك ام جالس شو شي كردوا جركي غوريوا ما وصل علي بابير باشا كوماليداد قالي هسا وزوايا شي تري بناوي الدكتور احمد جمال له كان كردوا هو براي زوايا كيشي للسيماني كان كردوا بناوي باوري شهيد جمال باشا كاكا اما وصل علي بابير كره كاكا ما خسولي شي او نبيت وكما وصل علي بابير هدقنا دقيقه كانديدات ام زوا حصل كانديدكا إن جالت تودو دانش زايك تي هني حصل كان يجي بيدورو من ينكات باشا كاكا إيه ويش ما لخزوت أنا دب بزاي ما وصل علي بابير كاكا بوي هموتان كانديد كات داي بشرفهم هيش حاشا حازينك أوي دنگ بدا بما وصل علي بابير بزاوا كاني ما وصل علي بابير باشا بروات هبي رشولاخك لو قوري أوي دنگ بكم ولي داد قلي أحمد شي ما وصل علي بابير كاكا ما خزمي أنا هالنبرايا باشا زاوكي تري تعليق ما ليس امو دانا ودانش كدانا هو دوتوري كبيومتي اما شي او نزاو برسيكا دكور فقير داك دابنا بيغاني كدابنا كاكا بعد راسي بواي احبابي بواي اي بوتو يبيتو تنهبو زاوكاني خو كاكا ما وصل بابي
يعني تۆ ئەم کۆمەدادگەری بەسی ئێوەی خۆتی خۆت و بنەماڵەکەتە بەڕاستی کە چۆن شتی وابێ برێ من وڵی من قەت دەنگ نادەم بۆوانە بەڕاستی با قورئان لە کوشتنیشان من دەنگ نادەم بە ئێوە بە هیچ جۆرێ چۆن شتی وابێ ئەوە نابێ کاک عیبە اینجا بۆ لیستی بەرەی گەل یەکێتی زۆر نامۆشی ناردۆ بۆ کۆمەڵی لە هەڵداوانی کە خوان هەڵبژارد و کاندیدن و ئالەم بابەتانە وەرەقەی سپیانیاونە تێکە خۆت بە پاشەک شە بکەن چیتەن بە بۆتانەکەی بەڵام زۆربیان کەس ئەوی نەکردو بەڵی تاوبووێست ئەوە خۆش نییە لە حقیقەتە بەڕاستی ئەوە خۆش نییە ئەو کارانە ئینسان نابێت کە شتێکی کرد لێی پەشیمان بێتەوە لە پێناوی بەژنی تایبەتە چونکە من خەڵک هەیە کاکە خەڵک هەیە مەسەن 10 ساڵە گوێم بە یەکێتیە ئێستا هەر لە خۆت دانیشتووە لە بەر شتێکی تر بۆ بە یەکێتی بنمونە ئەمە عیبە کاکە بەخوا حیزبیاتیت باوی نەماوە من ئەمەم تەنها بۆ ئەوە بود ئەم قسانەی ئەم شەو بۆی خەڵک بزانێت کە چیە کات باش نییە بەڕاستی ئەبێ بزانێت ئەوەم بیچوو دوو برادەر هەن یەکێتین لە هەڵەبجە خەڵە باسێکی ئەوانشکەم یەکیان ناوی بەرزان عوسمانە وتەبێژی پۆلیسی هەڵەبجە بووە ئەویشیان کاوە عەلیە جێگری پارێزی هەڵەبجە بوو و یەکگرتووی ئیسلامیە باشە هەردووکیان لە هەڵبجە خۆیان کاندید کردووە ئەوەی یەکگرتو ئەو یەکێتیش دەی باشە ئێوە هەردووکتان ساڵانێکە لە هەڵەبجە بەرپرسی باڵا بوون لە هەڵەبجە کاکە چیتان بۆ هەڵەبجە کردو تا خەڵ دەنگتان باتێ ئەرێ خەڵکی هەڵەبجە ئێوە دەنگەدەن بەوانە وڵی با قورئان من لەمە تێناکەم بەشرف یەکێتیش ئەبوو لە هەڵەبجە دوو کەسی تازەی دابنایە باشە دوو کەس کەسیان ئەویان یەکگرتووە یەکگرتووش و یەکێتیش دەبوایە دوو کەسیان دانای کەسی تازە بوونایە نەک ئەو دوو کەسە گەنەخۆرە کۆنە بەڕاستی کەوانە گەندەڵن کاکە ئەوان دەسەڵاتیان هەبووە چەندین ساڵە یەکیان جێگری پارێزگای هەڵەبجە بووە کە یەکگرتووە ئەویشیان وتەبێژی پۆلیس بووە هینی هەڵەبجە ئەوان لە گەندەڵیەوە گلاون ئەوانە هیچیان بۆ ئشارە نەکردووە وڵی خەڵک نازانم بەڕاست چۆنە بێ من تێناگەم ئێستا لەم هۆڵەندایی من خۆشەویستە لەم هۆڵەندایی من کە هەڵبژاردن ئەکرێت ئەو شەڕە پڕە و سوکاتی کردن بە یەک و ئەمانیتیانی ئەو لات و لوت و بێنەوە بەرەو ئەمانە بەڕاستی ئەمە نییە جاری وایە لە هۆڵەشی لە هینێکی گەورە لە ساحەیەکە 10 حیزب کۆبەتەوە بە یەک و کۆفی خۆن و چاخۆن و پێکردن و ڕێکلام بۆ حیزبەکەی خۆیەکات ئەوە وەکو لای ئێمە نییە بەڕاستی بەڵام لای ئێمە هەمووی یەکتر شکاندن و سوکاتی کردنە بە یەکتر خەڵکی دەنگدەریش بیر دەکاتەوە کارنامەی ئەو لیستە ئەخوێنێتەوە ئەم لیستە ئەڵێ من ئەمەوێت بە نمونە مەسەلەی زیکا فۆنس ئەمەی تەندروستی و ئەلەم بابەتانە ئەوەندە کەم بکەمەوە مەسلحەتی خۆی لە چای بینێت دەنگ بەوە ئەدا بەڕاستی ئەگەر حیزبێ کۆمەڵی قەول با لە 4 ساڵی ئایندا جێبەجێ نەکا دوای 4 ساڵەکە ڕسووە ئەبێ بە تەواوی یەک کردنی پێ نادا بەڕاستی حیزبمان هەبووە لە مای ئەم ساڵەکە من لە هۆڵەندام لە یەکەم هەڵبژاردنە 40 کورسی 44 کورسی هێناوە لە دوای 4 ساڵەکە کە شتەکانی جێبەجێ نەکردووە یەک کورسی بۆ نەماوەتەوە ڕسویان کردووە خەڵک دەنگی پێ ناداتەوە تازە کڕخۆمە دڵاویکردن نییە کاکە ئەو نەمەڵێن دەنگ بن بچێ کاکە خۆ من ئەوە زۆر کەس پێم مەڵێ ڕۆژان دەیان خەڵک نامم بۆ نووسێ کاکەم چی بکەن دەنگ بن بچێ کاکە ئێوە ئازادن بەڕاستی دەنگ بەچیە دەن من حەقم نییە لە حەقیقەتە باش نییە وام لێ مەکەن پێش ڕۆژێکە فوی پیاکەم بڵێم خەڵکی نەبڕۆن دەنگ بدەن بەوە ئالەم بابەتە بەس برادەرە هەیە لە سێمانی ئەوە نووسیم هەروەکو شتێکی نوکتەیەک وەنە وتم 150 دەنگم بۆ داناوە ئەراوەڵا ئێوە من بۆم داناوە ئەو دەنگانە بەڕاستی کە 150 دەنگ بێنیت نازانم چی ئەوە برادەرە بە کەس ناڵێم هەتا و کۆتایی بەڕاستی من قسە ناکەم خۆشەویستە ئەو قسانم هەر بۆ ئەوە بوو بۆ ئەم شو پێتان بڵێم کە مۆزوعەکان ئاوایە بەداخەوە کە پەیجەکانم کێشەی هەیە کەس نایبینێت ئیتر بەخواتان ئەسپێرم شەوگاتان خۆش بێ دووبارە یەکەمەوە خۆشەویستە کە دانای قیتار چووە بۆ لای مەکۆی سەرەکی بزوتەوەی گۆڕان واتە بۆ لای دانای ئەحمەدمەجی ئەوان وڵا لێ بۆ بە کێشە قسە شتی زۆر کردووە وڵا دانای ئەحمەدمەجی هەساوە ڕێک یەکە بەر شەق یەکە بەش زرمە بۆکس کرێ دەرەوە بەخوا مەجموعەی برادەر یان بە زۆر دەرمەن لە چنگە دەرمەن هێناوەتەوە خۆشەویستە ئەراوەڵا یاخوا دەستی خۆش بێت قیتالێنی بۆ کوردستان درۆزن ئەوە شەقی درۆکانی خوارد ئەیدس ئەراوەڵا دەبڕن خواتان لەگەڵ خۆشەویستان خواتان لەگەڵ